هەم پەیوەندی دووقۆڵی نێوانمان و بارودۆخی هەرێم و بارودۆخی عراق بەگشتی تر قسەمان کرد هەموو لارەسەرەوە یەک دەنجین کە لە ڕابردوودا کورد شتێکی باشی بۆ کرابێ بە تەبایی و پێکەوەی بۆی کراوە و هەر زیانێکمان لێ کەوت بێ بەهۆی پەرتەوازایی و ناڕێکی لێمان کەوتووە گومانیشی تێدانێت کە بناغەی تەبایی بریتێ لە دادگەری بێفەرقی کەس خۆی لێوی دیکە بە زیاد نەزانێ ڕێز لە یەکدی بکرین کە بەداخەوە ئەو ڕوحیەتە ئێستا زۆر بێهێز بووە لەلایەن هەندێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە کە باڵادەست و حکومڕانن بۆیە تەباییەکەش بەو شێوێ نەماوە و بە ئەندازەی نەمانی تەبایی هێز و پێزیشمان لە چاوی خەڵکی دیکەشدا نەماوە چه بەنسبەت حکوومەتی نێوەندی چه بەنسبەت وڵاتانی دەرودراوسێ ئومێدم وایە کە هەموو لا چاو بخۆدا بجێڕینەوە بە تایبەت ئەوانەی کە لە کەوڵی خۆیان دەرچوون خۆ لە خەڵکی دیکە بە زیاد دەزانن و بە کەم تەماشای خەڵکی دیکە دەکەن ئەو زۆر عەقڵەتە واز لێ بێنین ئەو سەردانەمان ئەوەڵەن بەسەرکردنەوە و گۆڕانکاری زۆر گەورە هاتێ لەو فترەیە و ئەو گۆڕانکاریە نەیکە هاتوون بەداخەوە هەمووی گۆڕانکاری باش نین بە تایبەتی ئەوەی لە هەرێمی کوردستان لە پەیوەندی دەوان لایەنە سیاسیەکان و لە داهاتوودا ئێستا ئەو بڕیارانەی کە دراوە سەبارەت بە پەرلەمان سەبارەت بە مەوزوعی هەڵبژاردن و زۆر بابەتی تر پێم وایە پێویستی بە لێگریزی بوونەوە و پێویستی بە گفتوگۆی چڕ هەیە و مامۆستاژێکێکە لەو کەساتیانەی کە شارەزایە لەو وارەدا لە کاتی ئەم جۆرە ناخۆشیانە ڕێی باشی هەیە و ئیسیفادەی لێ دەکەین ئێمە پێمان وایە ئەو بارودۆخی هاتووە ئەکید تەنها بە یەک ڕێزی چارەسەر دەکرێت مامۆستا ڕاز دەکات لەوەی کە هەموو جارەکە ئەمە یەکگرتوو بین شاکاری گەورەمان ئەنجام داوە هەموو جارش کە لەگەڵ یەک ریز نەبین ناکۆچی مامۆبێت زەرەری گەورەمان کردووە